هەرمی کوردستان هەموو هەوڵێک دەدات بۆ ئەوەی کە لە ئاستی نێودەوڵەتیدا لەباری دیبلۆماسیدا بتوانێت ڕووی جوانی هەرێمی کوردستان نیشان بدات. ئەمەش لە پێناو خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەسەر جەمبوارەکانەوە پەرەپێدانی ئەو خزمەتگوزاریانەش پەیوەستە بە دوو لایەنی سەرەکیەوە کە هەرێمی کوردستان و کۆمەڵگەی نێودەوڵەتیە. بڕیارە کەشاندێکی پارێزگای هەولێر سەردانی شاری ناشڤیل لە ویلایەتی تەنیسی ئەمریکا بکات. لە هەفتی تەموزی ئەمساڵ بە فەرمی وەکو دەستە خوشکی شاری ناشڤیل هەولێر ناسێندرا. 23 ئایاری ئەمساڵ جۆن کۆپەر سەرۆکی شارەوانی ناشڤیل سەردانی هەولێری کرد لەلایەن سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانەوە پێشوازی لێکراوە شوێنە مێژوویەکانی هەولێری بەسەرکردەوە. مەش گرنگە بۆ هەولێر بە تایبەتی. ئێستا شانزە بڕیارەکە لە ئەمریکا کۆمەڵێک دیدار و کۆبوونەوە ئەنجام بدەن بە تایبەتی کۆمەڵێک ڕێککەوتنی شواژۆ دەکەن. زیاتر قسە دەکەم سەبارەت بەم بابەتە بەڕێز نەبەز عەبدولحەمید قامەقامی هەولێرم لەگەڵا. زۆر بەخێر بێ. سەردانی شاندی پارێزگای هەولێر بۆ ناشڤیل بە چەمە بەستێکە چ ڕێککەوتنێک لە نێوانتان داواژۆ دەکرێت. ئەمە بۆ هەولێر چەندە گرنگە؟ خۆتان ئاگادارن کەەوە ئەو بابەتە ماوەیە کە لە ئارادایە و کاری زۆری لەسەر کراوە ماوەی 2 ساڵ 3 ساڵ دەبیتن. لەبەرەوەی شاری ناشڤیل ڕەوەندێکی یەکجار زۆری کوردی لێیە، خەڵکی کوردستانیان لەوێ ژمارەیان یەکجار زۆرە. ئەو بیرۆکەیە دروست بوو کەوا دەستە خوشکێک یاخود ئیتفاقیەک لەگەڵ ئەو شارە بکرێت کە بە بەرژەوەندی هەولێر و کوردستان بگەڕێتەوە. پارساڵ ئەوە بوو شاندێکی گەورە و فرەوان لە هەولێر بە سەرۆکایەتی بەڕێز پارێزگار سەردانی ئەو شارەی کرد. زۆربەی زۆری بەڕێوەبەرە گشتیەکان و هەروەها لە چەند ڕێکخراوێکی کۆمەلگای مەدەنی و چەند لایەنێکی تر لەو شان دەبوون سەردانی ئەو شارە کرا و چەندین دیدار و گفتوگۆ و کۆبنەوە ئەنجام درا ماوەیەک لەو شارە. شارەوانی ئەو شارەژ یاخود بۆردی دەستە خوشتی ئەو شارەکەەوە لە لای ئەوان بابەتێکی گرینگە، یعنی بۆ هاوڵاتیانی ژێمە زیاتر ڕوونی بکەینەوەکەوە شاری ناشڤیل لەگەڵ 9 شاری تری جیهان ئەو ڕێککەوتنەی هەیە. بەڵام هیچ کام لەو شارانە لە باکووری ئەفریقیا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نییە. هەولێر دەبیتە یەکەمین شار لە باکووری ئەفریقیا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستکەوە ببیتە دەستە خوشک. ئەمە بۆ هەولێر چەندە گرنگە؟ ئەکید لە هەموو ڕوویەکی گرنگی هەیە. لە ڕووی سیاسی گرنگی خۆی هەیە، لە ڕووی ئابووری گرنگی خۆی هەیە. شاری ناشڤیل شارێکی با بڵێن پایتەختی ویلایەتی تێنسیە لە ئەمریکا. لە زۆر بوارەوە لەسەر ئاستی جیهان زۆر پێشکەوتووە. ئێمە ئەو شاندەیوان کە سەردانی هەولێریان کرد لە مانجی 6 ئەوە بوو بە دیداری بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی شار بوون. ئەو شاندا کە سەردانی چەندین شوێنیان کرد، سەردانی زۆربەی زۆری نەخۆشخانەکانیان کرد لە هەولێر، چ حکومیەکان چ نەخۆشخانە تایبەتەکان، سەردانی زانکۆکان و شوێنە کەلتوریەکان و هەروەها ناوچە گەشتیاریەکانیشیان کرد. ئەوە بوو کە گەڕانەوە لە مانجی 7 دانیشتنخۆیان ئەنجامدا و دەنجیان لەسەر ئەوەدا کەوا ڕازینە شارەوانی با بڵێن ئەنجومەنی شارەوانی شارەکە ڕازی بوو کەوا ئەو ڕێککەوتنە واژوو بکرێتن. ئەو پلان و بەرنامەدانرا نۆی ئەو مانگا لەو شارە بە مەراسیمێکی گەورە طبعاً بە ئامادەبوونی نوێنەری و وەزارەتی دەرەوەی ئەمریکاش و چەندین لایەنی تری یاخود ئەوانەی کە خاوەن بڕیارن لە ئەمریکا ئەو گرێبەستە واژوو دەکرێتن نۆی مانگ لە شاری ناشڤیل. شاندەکەی پارێزگای هەولێر بەیانی بەڕێ دەکەوی بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. چەند دیدار و کۆبنەوەیەکی دەبیتن لەو باشە. گرێبەستەکان و ڕێککەوتنەکان زیاتر لە چە بوارێکن و ئایا ئەمە تەنیا بۆ کوردانی ناشڤیل گرنگە و هەولێر یا ئەو غیرە کوردانش کە لەوێ نیشتەجێ نەتوانن سوود لە ئەزموونی کوردستان وەربگرن؟ گرنگەکەی خۆی لەوەی دەبینەوە تو کە ئیتفاقێک لەگەڵ وان دەکەی تو بۆ نمونە دابینکردنی کورسی خوێندن لە زانکۆکانی ئەو شارە یاخود ئەو ویلایەتە بۆ قوتابیانی یاخود قوتابیان و خوێندکارانی کوردستان بە تایبەت هەولێر. هەروەها لە ڕووی ئابووریەوە لەبەرەوەی ئەوان سەردانی ژووری بازرگانیان کرد و چەند بازرگانێکیش لەگەڵیان بوون کە هاتن ئەو جمجۆلە بازرگانیە لەگەڵ ئەو شارە. هەروەها لە ڕووی هونەریەوە بە تایبەت ئەگەر بزانین لەسەر ئاستی جیهان لە پلەی یەکەم دێن لە ڕووی هونەر و مۆسیقاوە ئەو شارە. لە ڕووی وەرزشیەوە ئەو ئاڵوگۆڕی شاندەکان دەبیتن. هەر ئەوە نییە واژووکردنێکی با بڵێن ئیتفاقەکە دەکرێت سوودێکی زۆری دەبیتن. تیمەکانی تەندروستی نەخۆشخانەکان ئەو پزیشکانە دەچن لەوێ خول دەبینن یاخود بە پێچەوانەوە پزیشکەکانی ئەوان دێن لێرە دەتوانن خزمەتێک بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بگەنن. هەروەها ئەکید تەسیری خۆی دەبی لە ڕووی پێدانی ڤیزە بە
مەبەستی گەشتیاری سەردانیکردنی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا هەروە بە مەبەستی بازرگانی و بۆ مەبەستانی کەوا باسم باشە هەولێر و هەرێمی کوردستان چەندە بۆ ئەمریکا و ناشڤیل گرنگە ئەوەی مانایەکەی زۆر لەوەی گەورەترێمە ئەوەی دەیبین ئەوان ئەگەر کە دەبنە دەستە خوشتی هەولێر دیارە پێگەی هەولێر لە لای ئەوان گرنگە حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی خۆی هەیە لە لای یان وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەو باسم لەوەی کرد کە 3 ساڵە ئێمە وەکو پارێزگای هەولێر خەریکی ئەو بابەتێنە ینی بە شەو ڕۆژێک ئەوە نەهاتە ئاراوە دیراست کراوە ئەوان سەردانیان کرد لە هەموو ئاستەکی ئەو شارە سەردانی هەولێریان کرد بە چاوی خۆیان هەموو شوێنەکانی هەولێریان بینی سەردانی شوێنە گرنگەکانیان کرد ئینجا دەنجی لەسەردرا ئەوە دەگەینیتنکەوە گرنگجی هەیە هەولێر لەلایەوەی دیبلۆماسیەوە ئەگەر بە کورتی بپرسم سەردانەکەتان تەنیا بە مەبەستی بابەتی هەولێر و ناشڤیڵ یا بابەتی دیکە لە ئەمریکا باسی لەوە دەکرێت و دیداری دیکەتان دەبێت ئەکەی دیداری تریش دەبیتن لە ئەمریکا طبعا هەماهەنجش کرایە لەگەڵ نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەمریکا بەڵام نۆی مانگ ئەو گرێبەستەیە خود ئەو ڕێکەوتنە واژوو دەکرێت زۆر باشە بەڕێز نەبەز عەبدولمەحەمید قایمقامی هەولێر زۆر سپاس لێرە لەگەڵمان بووی